کە لەم کەمپە بابەتی سیخوڕیکردنیان ڕاگەیان کە حرامە. بێگومان مەسەلەی سیخوڕی لە ئیسلامدا شتێکی مەرفوزە، تەنها لە بۆ چەند حاڵەتێک نەبێ، ئەو حاڵەتانش کە تایبەتە بە ئومەتی ئیسلامەوە. ئەگەر نا سیخوڕیکردن بەڕاستی شتێکە کە خوای پەروەردیگار لە ئاەتی قورئان دەفەرمێ وەلا تەجەسەسوا وەلا یەغتەب بەعضوکم بەعضا، کە هەتا ئاخیری ئاەتەکە باس لەوە ئەکاتن کە دەفەرمێ ئێوە نەکەن جاسووسی بەسەر یەکترەوە بکەن، لەبەرەوەی جاسووسی سیفەتێکە کە دیارە کۆمەلگا و مجتەمەع زەرەر و زیانی لێ ئەکا. بەنسبەت ئەوەی کە بۆ لەو کاتەکە حرام کراوە، دیارە کە بەڕاستی تەمەشا ئەکەین لە هەرێمی کوردستان دەستێکی ناوەچی هەیە، ناوەخۆ، کە بەڕاستی ئیش لەسەر ئەوەکە خەڵک بکا بە داردەست و بەکاریان بێنی بۆ خۆیان، جا لەژێر هەر ناو نیشانێک بێ ئەو ئەچێتە دائیرەی جاسووسیکردن. و دەستێکی دەرەچیش هەیە کە لەسەر ئەحزابە کوردیەکان بەگشتی مەسەلەی سیخوڕی دیارە ئیش لەسەر ئەوە ئەکاتن کە لەسەر خەزیێنەتەوەی دەست لە ناوخۆی هەرێمی کوردستان وەربداتن، دەست لە جوگرافیای ینی لەسەر نەخشەی جوگرافیای هەرێمی کوردستان ئیش ئەکاتن بۆ ئەوەی کە بەڕاستی جا ڕەنگە مەسەلەن ئێمە پێویست نەکان ناوی ئەو کەسانە بڵین، بەڵام ئەوە هەیە هەم دەستێکی ناوەچی و هەم دەستێکی دەرەچی لە پشت ئەو قەزیەیە. ئەوەی کە زۆر زەرور و مهمە، ئێمە وەکو مامۆسای ئاینی و من خۆم بە خزمەتکاری مامۆسایانی ئاینی ئەزانم کە بەڕاستی تەئەکید لەسەر ئەو بابەتە بکەنەوە. ئەو بابەتە بابەتێکی زۆر هەستیارە و بەڕاستی ئینسان نابێ قیەم و ئەخلاق و مەبدەئی خۆی لە بۆ پارە و سەروەت و سامان و شەهادەی دنیا بفرۆشی. لەبەرەوەی خوای گەورە سوبحانەهو وەتەعالە لەم قورئانە مبارەکە ئەگەر جاسووسیکردن لەسەر فەردێکی موسڵمان کە تۆ جاسووسی لەسەر ئینسانێکی موسڵمان بکەی کە حرام بی شتێکی مەرفوز بێ خوای پەروەردیگار نەهی لێ کردبی، ئەی جاسووسی لەسەر میلەتێک دەبێت تاوانەکەی چەند گەورە بێ. بۆیە ئیسلام بەڕاستی مەمنوعی کردووە، نابێ ئینسانی موسڵمان بە هیچ شێوەیەک جاسووسی لەسەر خەڵک بێ. حتا لە شەریعەتی ئیسلام ئەگەر کەسێک کە با بڵێن دوو جیران کە کەسێک جیران ئەبێتن، ئەو کەسە کە ئەگەر هاتوو بەبێ ئیزنی ئەو ماڵە متابعی کرد بە جاسووسی لە قەڵەم دەدرێ و عقوبەکەشی عقوبەیەکی زۆر گەورە لە قیامەتدا.